سڵاوتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی بازنەی هەڵبژاردن لە بەرنامەیەکی دیکەی بازنەی هەڵبژاردندا من دیلما خەسرۆ لەگەڵتان دەبم. هەمیشە هەوڵم ماوە کاندیدە بەهێزەکانی پارتی دیموکراتی کوردستان لەم بەرنمەیەدا بە ئێوەی بیسەر و بینەرەکانمان ئاشنا بکەین. یاخود ئەوانەی کە لە ڕابردوودا کاری جددیان کردووە ئەمڕۆ دەیانەوێت لە ڕێی بربژێربوونەوە کارەکانی خۆیان لە پەرلەماندا زیاتر خزمەتێکی باشتر بە ئایندەی هەرێمی کوردستان و بەچین و توێژەکانی کوردستان و تایبەتتر بە سلێمانی بکات. لێرە و لەوێ دەڵێن سلێمانی پەراوێز خراوە، سلێمانی ئاوری لێ نادرێتەوە، سلێمانی قۆرخکاری تێدایە. ئێمە دەمانەوێت لە ڕێی ئەم بربژێرە باشانەوە دەنگی ئێوە بەدەست بێنین و بۆی بچنە پەرلەمانەوە ببنە دەنگ و ڕەنگی ئێوە و دەنگێکی بەهێز بن بۆ ماف و شایستەکانتان لە ئایندەدا. بەڕێز لانە شەهید محەممەد وەکو بربژێری ژمارە 45 لیستی 1990 پارتی دیموکراتی کوردستان لە بەرنامەی ئەم جارەی بازنەی هەڵبژاردنەوە لەگەڵمان دەبێت. لانەخان بەخێر بیت. سپاس بۆ بەڕێستان. من هەمیشە دەڵێم بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان بربژێری بەتوانا و بەهێزن. ئەگەر زۆر جار دەرکەوتنتان نەبوو بێت لە ڕاگەیاندەکانەوە توانیتانە لە ڕێی پیشە و کارەکانتانەوە سپادوجودی خۆتان بکەن. ئێستا بۆچی هەوڵتانە بێنە نێو بربژێر بوونەوە؟ دەتانەوێت چی بکەن؟ دەستان خۆش بە سواز بۆ جەناب سواز بۆ بەرنامەکەت وەکو جەنابەت فەرمووت ئێمە لە سەرەتاوە لە سەرەتای دەستپێکردنی من وەکو خۆم کاری حیزبی وەگەڕێتەوە بۆ سەرەتای ڕێکخراوەکانی قوتابیان و لاوان چەند ساڵێک لەو دوو ڕێکخراوە بە شانازیەوە کارم کردووە بێ داوەڕان دوای ئەوە کاتێکە چوومە وەکو یەکێک لەم هەواڵانی خۆم ئاواری شاری هەولێر بووم لەسەر ڕاستپاردەی حیزب لە یەکێک لە ئۆرگانەکانی حیزب لێوە دەست بەکار بووم ئەویش مەکتەبی شەیدان بوو بە شانازیەوە ئەتا ساڵی 2005 لەسەر ڕاستپاردەی حیزب دیسانەوە گەڕامەتەوە بۆ شاری سلێمانی و تام کاتە بێ داوەڕان لە خزمەتی حیزب و دۆزی ڕەوای کورد بە تایبەتی و ئۆرگانەکانی خۆشم بووم هەمیشە و هیچ کاتێک لیاندا نەبڕاوم و تا ئێستاش بەردەوام. ئەم ڕابردووی کە باسی دەکەیت چی بە بەڕێستان دەڵێت؟ طبعاً هەمووی بۆ من ئەزمون بووە سەرەتایەکی باش بۆ من بۆ پێکەیاندنم وەکولانە بۆ پێگەیاندنم وەکو کادرێکی حیزب وەکو خانەوادەی شەهیدێک کە بۆ من بۆ بە مەکتەبێکی گەورە قوتابخانەیەکی گەورە هەتا ئەم ساتێکە لەگەڵ جەنابتا سوپاس بخوا کە خەڵکانێکی زۆر شانازیم پێوەکەن خۆشم لەسەر هێمان و شانازی بە خۆمەوەکەم. باشە باسی خانەوادەی شەهید دەکەی بەڕێستان خانەوادەی شەهیدن. دەتانەوێت چی بۆ خانەوادەی شەیدان بکەن لە پەرلەمانی کوردستاندا؟ کاک دیلمانۆکو جەنابێت ئاگاداری گرنگیەکی ئەوتۆ بە خێزانی شەید نەدراوە بە تایبەتی لە سنووری سلێمانیە من پێشتریش ئاماژەم بەوە کردووە ڕاستە کۆمەڵێ یاسا هەیە ناتوانانی ئاڵگۆڕی تا بکەیت بەڵام ئەو یاسایە لە سلێمانی ڕێگیری بۆ دروستکراوە بۆ نمونە هەندێک خێزانی شەید منێکێکم لەوانە کە لە 2023 هەتا ئێستا زەویمان وەرگرتووە بەڵام تا ئێستا نەتوانراوە ئەم زەویانە سوود بە کە خەزانی شەید بگەێنە بۆ لەبەر ئیفراز نەکراوە دەسەڵات و حکوومەتی جێی خۆجێی سلێمانی کە بەداخەوە هاوکار نەبوو ڕێگیر بۆ ئێمە تا ئێستا نەتوانراوە خێزانی شەید سوودی لێ ببینێ کە بەراورد بەمە شارەکانی تری کوردستان هەرچەند لە من شارچێتی ناکەم حەزیشم بەوە نییە بەڵام ئەبینین لە دهۆک لە زاخۆ لە هەولێر گرنگی زیاتریان پێدراوە هیواداری ئێمەش کە توانیمان متمانەی خەڵکو و جەماوەری خۆمان بەدەست بێنین و بە تایبەت خانەوادەی سەربەرزی شەیدان ئەم داوای کاریانە بینە پەرلەماندا و کارێک سەرسەختی مافەکانیان بین تا هیچ نەبێت کەمێ لە معانات و ئازارەکان باشە خەم و ئازارەکانی شاری سلێمانی وای کردووە کە بربژێری هەڵبژێریت و ببیتە دەنگ و ڕنگ و سنگ و هێزی سلێمانیەکان بەتەکیید کاتێ من لە ئۆرگانەکەی خۆمان ڕۆژانە دانیشتم چەندین خێزان هاتوونەتە لا معاناتی خۆیان بۆ باس کردو من ژۆک و بنەماڵی شەیدی هەستم بە معاناتەکەی کردووە گەنج بێکار بوو هاتووە لەلای من باسی خۆی کردووە زیندانی سیاسی بۆ پێشمەرگە بووە وەکو خۆی مافەکانی بەدەست نێناوە ئەمانە هەمووی وای لە من کردووە کە بیکەم بە پرۆژه یاسایەکی و گەڵاڵی بکەم و لای خۆم ڕوئایەکی بۆ داهاتوم دانم ئەویش ئەوە بوو کە بیر لەوە بکەم و خۆشبەختانش کە حیزب کاندیدی کردوم بە شانازیەوە بچمە ئەو سەرۆکایەتیەوە یەکێک بووم لەو ئەندامانی کە داکۆکی لە مافی خەڵکی شایستە بکەم. باشە من زۆر جا دەڵێم و دەپرسم کێروی جەماوەری پارتی دیموکراتی کوردستان لەم هەڵبژاردندا بەرەو پێشەوە دەڕوات یاخود چۆنە؟ بەدڵنیایی بەرەو پێشەوە ئەڕواهۆ کۆمەڵە هۆکار و فاکتەر هەن کەوایان کردبێ کە پارتی ئەم جارە سەنگی خۆی ئاراستەی خۆی و سەنگی خۆشی لە سنووری سلێمانیا بە ئاراستەیەکی تر بکات گۆڕانکاری بەسەردادێت. بەڵێ بەتەکی بۆچی چونکە ئێستا خەڵکی ئێمە خوێنەوارە وشیارە تاکی کورد بە عام وای لێ هاتووە ئێستا بۆ منە گەنجێک یەک بەراوردی ژیانی خۆیەکە بە شارەکانی تری کوردستان هۆکار چی و فاکتەرەکان چین بۆ لە هەولێر وایە بۆ لە سلێمانی وایە ئەگەڕێ بە شوێن سەرچاوەکەیە ئێمەش هەوڵمانداوە دایما ئەو دنیابینیە و ئەو ڕووناکبینیە بۆ تاک شی بکەینەوە بە تایبەتی گەنج فەرمو لێرە ئاراستەکە وایە لە شارێکی تر وایە دەستکەوتەکان لەوێ زیاترن گەنج
پیشەی بۆ دۆزراوەتەوە. ئەمە بەراوردکاریە یاخود جیاوازیە؟ من هەستەکەم جیاوازی بێت، جیاوازی حیزبیشە بە زۆری ئەوانەی کە زیاتر هەدەفن بنەماڵی پارتیەکان کراونەتە هەدەف، گەنجی پارتیش بە دەرەجەی یەک کە لێرە هیچ دەسەڵاتێکی نییە. باوەڕکە من خۆم نمونەیەکی زیندوم لا یەکێک لە کادرەکانمان کوڕەکەی لە یەکێک لە مەطعەمەکان قاپیشتووە، دو هەفتەیەک سەحێبەکەی هاتووە پێی وتووە بێ بڕوە کە لیان کۆڵێتەوە بنەماڵەکە، یعنی ئەمە هەر قسە نییە و ڕێکلام بێ جدی، یعنی بابەتێکی ڕاستیە. پیان وتووە لەبەرەوەی باوکی پارتیە نابێت لێرە ئیش بکات تا ئەو کاتە. بەڵێ ئەمە ینی ئەمە شتێکی ڕاستیە و ڕێکلام و ئەو شتانێک کە بڵێن بۆ خۆمان بەکاری ئێنن ڕاستیە و ئەتوان بە دۆداچوونیشی بۆ بکەن. بەداخەوە یان ئەم شارەوای لات و قۆڕخکاری هەیە هەم لە کارێکی سادەی وەکو جەنابتانە دەڵێن لەم کارەشدا نەیانتوانیوە هەلی کار بۆ هاوڵاتیان بڕەخسێنن و ڕێگری لە هاوڵاتیانیش دەکەن کاری خۆیان. ئەمە کارێکی باش نییە، بە ئاشکرایش ئەکرێ بە نهێنی ناکرێت. باشە ئێوە دەکرێت بڵێن چی دەکەن بۆ ئەو هاوڵاتیانە یاخو بۆ چین و توێژەی کە لە ئەمڕۆدا پێویستیان بە هەلی کارە لە پەرلەماندا یا وەکو بەڵێن چ بەڵێنێک بەوان دەدەن؟ ئێمە هەر لە سەرەتاوە ئەمە خەمی هەر گەورەمان بۆ کاتێککە گەنجێک ئەبینین لە شوێنێکا بێ ئیشە پارکەکانمان ئێواران ئەو شوێنانی کە گەنج زیاتر ڕووی ئەکات ئەبین خەڵکێکی زۆر لەوێ ئەمە دەلالت لەواکە کە بێکارە بێ ئیشە، یعنی زۆر معاناتیە. ئێمەش بەڵێنمان ناوە بەخوای خۆمان و بەسەرکردایەتی حیزب بە جەماوەری سلێمانیش پارتینا بەس پارتیەکان ئێمە ئیش کاری جدیمان لەسەر ئەوە بێ ئیش بۆ تاک بدۆزینەوە هیچ نەبێ ئەگەر لە ڕێ شەهادەکانەوە بە حکومەت زەختێکی موچەی لەسەر بێ. باشەلانەخان بمبورە خاڵێکی تر هەیە زۆر جار لێرە و لەوێ باس دەکرێت و لەلایەن پارتی دیموکراتی کوردستانە هەوڵی بۆ دراوە لە هەولێر و دهۆکو ئەو ناچانشدا زۆر ئەم کارانەمان بینیوە کە دەستی کار لەلایەن توانای کاری گەنجەکانەوە دروست دەکرێت، یعنی گەنجەکە لە چ بوارێکدا توانایەکی هەیە دەستی گیرا و هەلی کاری بۆ ڕەخسێنراوە. لەگەڵ ڕەخساندنی هەلی کار بۆودا لەوانەیە 50 تا 100 کەسێکیش لەگەڵ خۆیدا بخاتە سەر ئیشێکەوە. لە سلێمانیدا ئەمە نییە؟ کاکدمان لە جەنابیش ئەزانین تو خەڵکی سلێمانیش بەعام ئەوە ئەزانن ئێستا سەرمایهدارەکان و ئەوانی کە خاوەن سەرمایەکن لەبەرەوەی ئەمن و ئەمانەت لە سلێمانیان نیە ڕووەکەنە شارەکانی تر بەداخەوە. ئەگەر خۆ ئەگەر وەکو هەولێر بووە دە سەرمایهدارەکان ڕوویان کراتە هەولێر و کۆمپڵە کۆمپانیایەوە بۆ خەڵک هەلی کاریان بڕەخساندا لەوانەیە کەمترین گەنجی ئێمە بێکار بووە، بەڵام بەداخەوە لە سنووری سلێمانیا ئەوە نەکراوە. کەواتە ئەمە گرنگە بۆ سەرمایهدارەکان هەر وڵاتێک و هەر ناوچەیەک هەر پارێزگایەک سەرمایهداری زیاتری تێدابێت بوشانەوە و ژیانێکی شایستەتر بۆ هاوڵاتەکانی دروست دەبێت. باشە لە ڕووی سترێسی دەرونی هاوڵاتیانی سلێمانیەوە وڵای کاکە ئێستا خۆت جەنابەت ئەزانی ئێستا گەنج ئەوە نەقۆڕخیان کردووە، یعنی هیچ دەسەڵاتێکی هیچ توانایەکی نە. ئێستا وەرە گەنجێک ئەم شەو فەیسبووکەکەی پۆستێکی تێکا سەعات 2 شەو ناباتە بەرەبیان لێ پیچینەوەی لێ ئەکرێت دەست بەسەر ئەکرێ وڵی خۆ لێ پێچینەوەی ئەمە قەناعەتمانەیە. ئەستا گەشتۆتە بابی تیرۆرکردنی بەڵێ نمونەی زیندوش ئەو کاسڕاستمە هەڵواستینێک بەڵێ تیرۆر ئەکرێت لەسەر ڕایەکی ئەگەڕایەکی خۆی بڵێت مافەکەی زەوت ئەکرێت نابێت بێڵە ئەبێ لە ژێر ئەجندای ئەم حیزب بەسەرەکی سلێمانیا بە بەداخەوە کەمە گرفتێکی زۆر گەورەیە گەنجی بێئومێد کردووە لە سلێمانی. باشە کەواتە چی بۆ سلێمانی دەکەن؟ ئێمە هەموو کارێکمان وەکو پێشتری ژوتم هەموو کارێکمان یەکەم جار بۆ خانوادەی سەربەرزی شەهیدان و برا پێشمەرگەکانمان بەدەر لەوەش کاری جدیترمانە بێ بۆ تاکو بۆ گەنج کاری جدی بکەین کاریان بۆ بدۆزینەوە فراهەمکردنی هەلی کار بۆیان. سلێمانی هاواری ئەو ئەمن و ئەمان و ژیانە شایستەی هەولێر دەکات. داواناکەن لە هاوڵاتیانی سلێمانی دەنگ بە ئێوە بدات تا سلێمانیش وەکو هەولێر لێ بکەن؟ خۆی بەراوردەکان جیاوازەکان زۆرن. ئێستا وەرەستەیری هەولێر بکە بەراوردی کە بە سلێمانی دووەک بە سلێمانی ئێمە یعنی کۆمەڵە فاکتەر هەیە کە نەمانتوانیوە ئەو حڕەتی تا بەدەست بێنین. بۆ نمونە گەنجی هەولێر ئەچێتە سەرجادە بۆ خۆی چایخانەیەکدا ئەنێت کافتریایەکیە گازینۆیەکی هەیە لەوانەیە من زۆر جابینێتم ڕستمی ئەحزابی تریتیا سەرکردێتی تریتە، بەڵام لێرە لەم 2 ڕۆژای لە کافتریایەکە ڕسمی جنەی مەلا مستەفایتیا بۆ بە ئیجباری پیان و تۆ لە ماوەی ئەو نەسەعاتەکە بینەوە نابێ ئەو ڕسمە لێرە بێت کەڕێبەرێکە و کاتێککە جنابیان شۆڕشی کردووە بەس بۆ پارتینێ کردو زۆربەی ئەم حیزبانێکە ئێستا دژایەتی پارتیەکەن هەمویان خۆن هەڵقوڵای پارتین و بەشتێکن لە پارتی جابوونەتەوە. ڕاستە لێکردنەوەی فلێکسەکانی با بڵێن بربژێرانی پارتی دیموکراتی کوردستان چی بەیەوە دەڵێت؟ وڵی ئێمە سار نبینەوە ئێمە گروتینمان زیاترە بێت لەبەرێکراوەتەوە بەڵێ من هەر بە قاعدەکەشەوە ئەیوە لەبەری پاری باش من سیفاتێکی جوان لە جەنابتان نبینی پێش بەرنامەکە و
و زۆرجار لە گرتە ڤیددیۆیەکانیشدا ئەمە دەبینم بەڵێ کە ئێوە ڕێکار و ڕێنمای و پەیامە پیرۆزەکانی بەڕێز مەسعود بارزانی وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان وەکو ڕێبەرێکی ئەمڕۆی هەرێمی کوردستان و چوارپارچەی کوردستانیش دەکرێت بڵین هەمیشە ئێوە پابندی ڕێکار و ڕێنمایەکانی جەنابیانە بۆ نمونە لە پەیامەکانی بەڕێزیاندا چەند جارێک دووپاتی کردووەتەوە کە ئەگەر فلێکسی حزبی نەیاریش کەوت ئێوە هەڵی گرنەوە جەنابەت دەمەت کرد بەڵێ بخۆشحاڵیەوە فلێکسی با بڵێن ئەوانەی کە لەگەڵ بەڕێستا کاندیدن چاکیان کەنەوە ئەمانش دەکەیت دەتەوێت بڵێیت من بە تەواوەتی پابندی ڕێکار و ڕێنمایەکانی جەنابی سەرۆک و ئەو بنەما و کارانم کە لە نێو حزبەکەمادایە دەنێن کە ڕێگەیەکی باشن فێری خراپمان ناکات سەرەتا من بە خۆشحاڵیەوە بە شانازێکی گەورەوە قوتابی و کچی سەرۆک بارزانیم ئەمە بۆ من خۆی لە خۆیان شانازێکی گەورەیە قوتابی ڕێبازی پیرۆزی پارتی و بەرزانین ئێمە هەرگیز فێری تونند و تیژی نەکراوین فێری خراپەکاری ناکەوین لەجێ هەر خراپەکاری ئێمە باشەیەک ئەەکەین بۆ ئەوەی ببین بە دەرسێک بۆ نارەکانمان بۆ خەڵکی ترێژ ئەگەر هەر خۆی هیچی پێناکرێت هیچ نەبێت چاو لە خەڵکی وەکو ئێمە بکە سود بەخشەواتە دەتەوێت بڵێت زمانوی زبر و تونڕەوی خزمەت بە ئایندە هەرێمی کوردستان ناکات هەرگیز نێکردو و پەیامی پارتیش لەم بانگەشەیە ڕوون و ئاشکرایە ئارامی و پێکەوە ژیان و کۆمەڵە خەسڵەتی ژەیە لە پارتیا قەت تونڕەو نەبووە دایمە خوای پارتی لە هێمنەکانە سەرکەوتنی زیاتری بەدەستێناوە ئێمە خۆشمان حیزبێکین هەر لەسەر ئەساسە ئیشمان کردو بەردەوامیشە بین باشە لە ڕووی ئاوادانی و پرۆژێ و خزمەت گوزاریەوە سلێمانی لە چه قۆناغێکدایە ڕایکە گیمان ئەوەی کە لای من مای نەگڵ بڵم پێکەنینە ئێستا یەک شتێکی زۆر بەدیەکری هەمومان بەدیەکەی نۆکو خەڵکی سلێمانی لە سەروبەندی حملەی انتخاباتە ئێستا وای لێ هاتووە ئەگەر لە ناو شاری سلێمانیا بگەڕێت و پتێ بچتە ماڵ خۆت بە 2 سەعات ناچی بۆچی چونکە ئەو پرۆژە تەواو نەکراوەوە کە گرنگی پێ نەدراوە لە سلێمانی ئێستا وەکو ڕێکلامێکی انتخابات هەموو کۆڵانەکان جادەکان هەڵکەندراون بەڵێ ئاستەنگی بۆ خەڵک هات بۆ هەب کاسبکار بۆ هاتوچەکە بۆ هەمووی دروست کردووە ئەی تۆ بۆ چەند ساڵی پێشتر نەتەکرد بۆ ئێستا هەمووی کۆ کردوێتەوە یعنی سلێمانی لە هەموو دەتەوێت لە ڕێم پەیامەوە چی بڵێ لە ئەمەوێت لە ڕێگەیم پێیامەوە ئەڵێم بەدەستی لە بری ئەو زمانی هەڕەشە و تووڕەیە و کەشانە نمایشێکی ناشرین ناشارستانی بە خەڵکەیات ئەوەنە پرۆژە بۆ سلێمانی بکرێت ئەوەنە هەلیکار بۆ گەنج بڕەخسێ ئەوەنە ئەو ترس و کۆمەڵە شتە هەیە کە خەڵکی پێ ئەترسێنرێ بە تایبەتی گەنج بێن گەنج ئاشتکەنەوە خزمەتی شارەکەیان بکەن زۆر لەوە باشتر منافسەی پارتی پێ بکەن چونکە پارتی زۆر گەورەیە لە جێی هەموو منافسەیەک پارتی گەورەتر و گەورەترە بێت هەتا پیریش بێ گەنجترە بێتەوە پارتی وەڵامیشیان نایەتەوە گەورەی سەرۆکەکەی ئێمە و حیزبەکە و ئێمە کاندیدانش لەوەیە ئێمە خۆمان سەرقاڵ ناکەین سەرۆکە فەرمە خۆتان سەرقاڵ مەکەن لە باتی ئەوان دژاتی ئەماکەین خەریک کاری خۆمانی دەنگ کۆکەینەوە بۆ سلێمانی ئەوە لامون ئێستا هاوڵاتیانی سلێمانیش لەوە گەشتون کە بە دەنگ بەرزکردنەوە و ژاوەژاو دروستکردن و شڵەژان دەنگ بەدەست نایەت نەخێر ئەوەی کە بەدەست هەت بۆ خزمەت گوزاریانن کە لە هەولێردا کراون وەکو جەنابتان دەڵێن لە سەروبەندی هەڵبژاردنەکاندا کە ئێستا هەنووکە تێیداین کەوتونەتە وێزەی جادە و ڕێگەوبانەکان بەخوا فریان ناکەون فریان ناکەون وڵای ئێمە ژەمانەوە فریان نەکەون بۆی خەڵگە و ڕاستی ببینە بە چاوی خۆی باشە خەڵکی ڕاستەکان دەبینێت ڕێگەی گەرمیانمان هەیە بەڵێ ئەمە ڕاستی نییە جادەی گەرمیان دووسایدی گەرمیان چەند جارێک بڵێ لەسەر من لەیەکێک لە کۆنگرەکانی حیزب لەسەر ڕاستپاردەی حیزبێکێک لە ئەندامەکان خۆم بەیاد و ماوەڕکەی کە ڕۆشتم شایەتمانەمێنە کە چوومە ناو ڕێگەکە یعنی واقع ئەمە کۆمەڵە شت نیە واقع کە چوین بەڕاستی خەڵکێکی دڵسۆز خەڵکێکی باش خەڵکێکی ماندوو لانکەی شۆڕش و بەرخودان بووە کە ئەبینی جادەکەی چەند جار پارەی لەسەر وەرگیراوە پرۆژەی بۆ تەرخان کراوە بەڵام تا ئێستا گرنگی پێ نەدراوە ڕۆژانە چەندین خەڵکی گەنج و پیر و نەخۆش باوەڕکە نەخۆشی وایە کە هاتووە تاتوێتە ئێرە ئەمری خۆی کردووە ئافرەت هەیە احترام ڕێگەوبانەکان خراببوون بەڵێ ڕێگەوبانەکان بەڵێ کۆمەڵە شۆفڵدانراون خەریکینی بەڵام گرنگی پێ نەدراوە دووسایدی کۆیمان هەیە کە ئەبواە ئەم لانی پەیوەندیداری ئەم دەسەڵاتی ئەم سنوورە هیچی نەکردا ئەگەر لە قوتی ئێواری خۆی وایە ئەبواە ئەو جادە لەبەروی بە ناوی کەسایەتێکەوە تەواوی کردا لەبەروی سەتان و تەشەرێکی زۆر لەوەیە ئەڵەن ئەگەر ئیشتان بکردا فەرمون ئەو دووسای دەمادەم بە ناوی کەسایەتێکی خۆتانە ئەوتان تەواو کردا کەواتە ئەوان دەتەوێت بڵێ وەفایان بۆ کەسایەتەکانی خۆیان نییە چۆن وەفایان بۆ تاکێکی بە دڵنیایی نیشتیمانەکەیان دڵنیایی وایە ڕاست باشە لە ڕووی کەواتە سلێمانیش ئەگەر شەقام و شۆستەیەک پەراوێز بخرێت نابێت لێیان بگرین نەخێر وانە ئەوان بەدەل لەوەش بچمە سەر خاڵێکە
لە ڕووی ئەمن و ئەمانیشەوە گرنگە ئەم شارە ئاوڕی جدی لێ بدرێتەوە. بەڵێ ئەمن و ئەمان خاڵێکی ئەساسیە بۆ پەیوەندی دروستکردن. بۆ نمونە ئێمە زۆر جار باز لە هەولێر دەکەین، دەڵێن سەرکردە و بەرپرسەکانی پارتی دموکراتی کوردستان و تایبەت حکوومەتی هەرێمی کوردستان کۆنتاکت و پەیوەندی سیاسیەکانیان ڕۆژ بە ڕۆژ فراوانتر دەکەن. بەڵێ لە ڕێی چیەوە فراوان دەبێت؟ لە ڕێی ئەمن و ئەمانەکەوەیە. بەڵێ بەتەکید وایە ڕاستە پێتانوانی ئەمە گرنگە بۆ هەر حیزبێک کە بێ بلایندەدا خزمەت بە هەرێمی کوردستان بکات. لە هەولێر یەک حکوومەت هەیە، یەک دەسەڵات هەیە، یەک قیادەش هەیە، بەڵام لە سنووری سلێمانیە بین هەموو کەس بۆ خۆی حکوومەتێکە کێ بە ڕۆژی ڕووناک خەڵکە تیرۆرەکە خایە بەڵێ خەڵک ئەکوژە خەڵکە تیرۆرەکات لێ پێچنەوە لە خەڵکەکات گەنجەگرێ لەسەر جادە شکۆی ئەشکێنێ لێ ئەیە یعنی ئەمانە زۆر زۆر قورسە بێ خەڵکی سلێمانی بەهۆش خۆی بێتەوە هەرچەند خەڵکی سلێمانی خەڵکێکی وشیارە دڵسۆزە یعنی ئەوەی ڕابردووی خەڵکی سلێمانی بۆ لەوانەیە زۆر شوێنەی بوو بێ داوا لە خەڵکی شاری سلێمانیاکەین ئەم ڕاستیانە بە چاوی خۆیان ببینن حدێک بۆ ئەمانەدانن ستۆپ بکەن بە هەندێشت بڵێن ئیتر بەسە. باشە زویربوونی ڕۆشنبیران و کەسانی قەڵەم بەدەست لەم شارەدا پڕن، بەڵام لە ئەمڕۆدا بێدەنگ کراون بێ هیوا کراون. ئەمە شێکێک نییە لە خاڵە ئەساسیەکان پێویستە ناو و پێگەی ئەم شارە دووبارە بگەڕێتەوە بۆ خۆی کە پایتەختی ڕۆشنبیریە. کاکلمان کاتێکە بڵێن لە قەبی پایتەختی ڕۆشنبیری بە سلێمانی درا هەموو خەڵک ئێمە لە قەب ناونیشانی پێدرا کە پێیان وت ئێرە پایتەختی ڕۆشنبیری هەمومان وەکو خەڵکی شاری سلێمانی پێخۆشحاڵ بووین. زۆرترین خەڵکی خوێنەوە ڕۆشنبیر قەڵەم بەدەست هەمووی لێرەوە سەرچاوی گرتو، بەڵام ئێستا ئەبینین کەمترین خەڵکەیە مافی موچەت لە عێراق زەوت ئەکرێ کەس نایەتە سەرجادە، خەڵکی تیرۆر ئەکرێ کەس نایەتە سەرجادە، دەوڵەتێکی دراوسە هێرشەکات سەر خەڵکت شەی دەکا و مناڵ لە شەی دەکا کەس نایەت قسێ بکە ئەوەی کە هێت خەڵکە دڵخۆزەکە لە نەخانیانی لێرە و لەوێ هاوڵاتیەکی ڕۆژەڵاتی کوردستان کە هەرێمی کوردستانی کردووەتە پەناگە ئەمان لێرە ڕادستی ئێرانی دەکەنەوە. ئەمە کارەسات ناومێتکردنی هاوڵاتی کورد نییە لە تەواوی پارچەکانی کوردستاندا بەتەکید بەڕۆڵایە وەکووە وایە یعنی شکۆی هەموو کوردی پێوەشکا بێ ینی ئەوە خاڵێکی زۆر زۆر جەوهریە کە جەنابەت باسی کرد خۆزگە ئێمە قەت ئەو شتەمان نەدیا کورد بەدەستی کورد بدرێتەوە بە داگیرکەر و شەید بکرێت لەژەر هەر ناونشانێکا بێ چونکە خەڵکی ڕۆژهەڵات خەڵکێکن کە تەسحی زۆریان ناوە دڵسۆزیان بۆ ئەم نیشتیمانە نواندووە خوێنیان ڕشتوە بەڵام ئەبینین لەبەر کۆمەڵی ئیمتیازات یان دەستخۆشیەک هەڵ ئەگیرێت ئەبرێت لە سنوورەکان تەسلیم بە دوژمن ئەکرێتەوە کە ئەموالی نیگەرانی خاڵێکی ئەساسی شەیە ڕۆژانێک ئێمە لێمان دەقەوما ڕوومان لەوان دەکرد ئەوان دەرگیان بە ڕووماندادانە دەخست خزمەتی چاکیان دەکردین لە ئەمڕۆدا ئەوانیش پێویستیان بە ئێمەیە دەکرێت بڵێن ئەگەر کوردەکان لە تەواوی پارچەکانی کوردستاندا خەمخۆر و خەمڕەوێنی یەکتر نەبین دژمنەکانمان لەگەڵماندا نابن لە فرسەتێکدا دەگەڕێن کە ئەو گیان و ئەو هەرێمەی کە هەمانە هەمووی لە دەست بدەیت کەواتە ئێوە دەتانەوێت لە ئایندەی پەرلەمانی کوردستاندا خوددا بیکات بە دەنگی دەنگدەرەکانتان پێداگیری لە مافەڕەوەکانی تاک بە تاکی کوردستان کەن نەک تەنها سلێمانی. ئێمە وەکو پێشترش بە جەنابتم ڕاگەیان بەڵاممان بە خودای خۆمان و بە سەرۆکایەتی و بە سەرۆک مەسعود بەرزانی و بە خەڵکی هەرێمی کوردستانیاوە ئەگەر متمانەی خەڵکی کوردستان بەدەست بێن و بچینە ئەو دەستگا شەرعی هەرێمی کوردستان گڕوتینێکی تر بە پەرلەمانی کوردستانین ئەگەر خوا کردی پارتی پەنجا زایدێکیانە کۆمەڵە پرۆژە یاسایە کە پێکی خراوە ئێمە زیندووکەینەوە مەردانە و سوارچاکانە بوەستینەوە ئەوەی کە داگیرکەن و نەیار سوودی لێبینەوە ئێمە ڕێگریان لێ بکەین و نەیەڵێن کۆمەڵەشت هەیە بە یاسا بکرێ ئەگەر خەڵکێک بێوێت کوردێکی دڵسۆز باتەوە بە هەچ لایەنێکی ناری کوردجار لە هەر شوێنێک بێ ئێمە بە یاسا ڕوبەڕووی بینەوە بێنە دادگا ئەمانە خاڵێکی جەوهرین کە ئێمە ئیشی لەسەرەکەین. باشە هەرێمی کوردستان پێویستی بە دەستورێکی خۆی نییە؟ بەڵێ بەتایبەت ئەگەر ئێمە دەستورێکی موحەدمان هەبووە ئیشی لەسەر کرا کۆمەڵەشت هەیە بەسەر ئەم هەرێمی کوردستانەوە بەسەر تاکی کووردا تێنە ئەپەڕی تەمەناتی لە داهاتوە بتوانین ئەو دەستورە ثابتکەین بیچەسپێنین بۆی هیچ کەسێک نتوانێت لە هیچ شوێنێکەوە زەفەر بە هەرێمی کوردستان. باشە کێ ڕێگری لە دەستوری هەرێمی کوردستان دەکات؟ تاکە کەس کە دیفاعی لێکردەوە سوارچاکانە بۆی وەستاوە شخصی سەرۆک بەرزانی و حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە هەوڵ دراوە کە دەستورێکی تایبەت بە حکوومەتی هەرێمی کوردستان هەبێت. ینی کە دەڵێن دەستور دەکرێت بڵێن تەواوکەری ئەو دەستورێکە لە عێراقدا چونکە تا ئێستا ئێمە هەرێمێکی جیاکراونی لە عێراق بەڵام وەکو بڕیاردان وەکو ڕێکار و
ڕێنیشاندەری ئایندە هەرێمی کوردستان یاخۆ بڕاردان لەسەر هەر خاڵێکە ئاساسە بۆ هەرێمی کوردستان ئێمە دەستورێکمان هەبێت دەتوانین هەنگاوی باشتری بۆ بنین. کاگدمان ئێستا جەنابەت ئەزانی و لای هەموو کەسی ئەوەی کە تۆز ئستیعابی هەبێ بۆ بابەتەکان ئەبینین. خۆ ئەو بڕگانی کە لە دەستوری عێراقا نووسراوەتەوە هیچ مافێکی کوردیتیانە کە پێشێل بکرێ کاری پێنەکراوە بەڵام نارانی کورد کە ئەڵی نارانی کورد پارتی بە تایبەتی بە دەرەجەیەک کاتێک کە پارتی داکۆکی لەماکە ئەو دیفاع لەوە ناکە کە لە دەستوری عێراقا دژی هەرێمی کوردستان بەکار ئەهێنرێت ئیتر چۆن ئەتوانێت ئیدامە بادیان پشتگیری دەستورێکی هەرێم بکە و قاواری هەرێمی بپارێزە قەت شتیوان ناکە. باشە کەواتە بپرسم لە کۆتاییدا بۆچی خۆت بەربژێر کرد؟ بە شانازیەوە بە جەنابشتم وت من کاندیدی حیزبم کاندیدی لیستێکم کە ڕێبەرەکەی سەرۆک بارزانیە خەباتی چەند ساڵەی سەرۆک بارزانی و ئەم خەڵکە بە ئەمەکەیە کە لەگەڵیەتی شانازیە بۆ من کە لە حیزبێکی هەفتا و هەر ساڵە کاندیدی ئەم لیستە بم ئیشەڵا خی گەورە ئەگەر تەمەنی یا و چوومە پەرلەمان دەنگ و ڕەنگی خەڵکی کوردستانە بووم بە تایبەتی شاری سلێمانی ئەو مافانی کە لێرە زەوت کراوە من بتوانای کردو کە خۆت بەربژێرکەی بە تەکید بتوانم لەو مافانی کە خەڵکی سلێمانی لێ بێبش کراوە مردانە چۆن چەند ساڵە بەبێ جیاوازی خزمەتم کردو لە ڕێکخراوەکانە نەموتوە تۆ ئایدیا تۆ چه حیزبێکە و چه حیزبێک نییە لەوێش بە هەمان نەفەس بۆستمەوە دیفاع لە مافی گەلی کورد بکەم. سێرێکی دوای خۆتەکەیت و سێری سلێمانی بکەی بزانیت لە لای ڕاستەوە سلێمانی شارێکی جوانە. سلێمانی کە دارولمولکی بابانە شعرەکە هەڵبەتە زۆر ئەهێنێت بەڵام خاوەنی چەندین سوار چاک و پیاوی مرد و خەڵکی تێکۆشەر و خاوەنی ئەو خەڵکەن لە شەستەکاناکە لەبەر ئەوەی کە جنێوان بە شخصی جەناوی مەلا مستەفانەیە خەڵکی زۆریان لە سێدارێدا خەڵکی زۆریان ئیهانە کرد. ئێستاش من هەموو کاتێک و کچێکی سلێمانی شانازی بەم شارە جوانەوەکەم شانازی بە خەڵکە بە ئەمەکەکەیەوەکەم ئەوانی کە لە ڕێگەی کورد و کوردستانە فیداکاریان ناوە خوێنان بەخشیوە تەمە ناکەم جێ متمانی خەڵکی سلێمانی بم بڕواتە بە سلێمانی هەموو شتێکی جوان جگە لە سیاسەتەکەی ینی ڕەشەباکەشی جوان باشە ئەزمەڕوودە باشان و سهۆڵەکە و بەدەکی سەرا ئەمانە هەمووی جوانەکانی شاری ئەمشڵاو جوانیا گەڕێنینەوە بە سلێمانی ئێمەش ینی لە ئێستەیە هاوڵاتیانی سلێمانی هیوا و ئاواتیان بە ئێوەیە کە بتوانن ئەم شارە دەستیاوەدانی زیاتری پێبگایە ئەم نوۆمانی باشتری پێبگا هیوام سەرکەوتنتانە هیواخوازم بەڕێستان لە پەرلەمانی کوردستاندا ببینمەوە ئەم گفتوگۆیانەی کە دەیکەین ڕوبەڕووی سەرۆکی پەرلەمانی کوردستانیان بکەنەوە و شەڕیان لەسەر دڵنیایی واکەین زۆر سپاس بۆ بەڕێستان من ماڵاوایی لە بیسەر بینەرەکانم دەکەم پاشان بەڕێستان دەتوانن بانگەشی خۆتان بۆ بیسەر بینەرەکانم بکەن زۆر سپاس دووبارە بۆ بەڕێستان بەڵێ خۆشەویستان ئەوەی کە بینیتان بربژێرێکی بەهێز و بەتوانای ئەم جارەی لیستی 190 پارتی دیموکراتی کوردستانە کە بەڕێز لانە شەهید محەممەد وەکو بربژێری ژمارە 45 پارتی دیموکراتی کوردستان لە بەرنامەی بازنەی هەڵبژاردنەوە لەگەڵمان بوو. هەمووتان بڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان ئەم بربژێر و کاندیدە باشانەمان هەیە دەنگیان پێ بدەن بۆ ئەوەی کوردستانێکی ئارام و کوردستانێکی بەهێزمان هەبێ و لە ئاوەدانی و بەرەو پێشچوون بەردەوام بین. ڕێزی دیلمان خەسرە و ستافی شەوانەم قبولکەن هیوام تەندروست باشیتانە و خواتان لەگەڵ بێت.